سەعولێ زانی ژیان بێت و زۆر ناخۆشە زۆرێ بیرەکەم. قوربانت بم دڵەکەی منی ڕۆحی منی. چی بۆ ساکی؟ ئەرێ وەڵڵا تو خۆش دەوێ ڕەشید باوەڕ بکە ببێت و ئەمە ناتوانم واز لە دوکانی بینم. ئەتۆ من بەجبێلی ڕەشید تۆی هەمە ساڵی ئەتۆ من بەجبێلی بابەت تو بێت چێت بێ بەخۆم دەچم خێزانەکەم یەکلەی لە دوکە دەچێ یەکلەی کردیا دوێتر لێ نازانی لەم شکە دەبە تازە لە باز دەکەم. ڕەشید خوا ڕەشید لەگە هەداری قسەی بکە باشە نانە لۆ شەرمێ دەکەی ڕەشید قسەی لەگە بکە لێشی بکەوە باشە چکە بۆ دەزانی بخۆم حەزم لە دووبەیە ئەم دشمن و دووبەیە هەر دشمن و سەفەرە بەم بینی لۆمانی من بەس قزمەت هەنار خانی بکە ڕەشید قسەی لەگە بکە ئەیلانم ئەوە هەناری لەگەرە ڕەشید هەنار قسەی لەگە بکە. ئەلۆ گارە شانی نەما ڕووی دەکەینەوە ڕووی دەکەینەوە. ئێستا هەڵدەگری ئۆتە دەرێ بەتاڕێ ضعیفە ئێمە بەسم دەرێ و ژمارە داوات کردە